ئەو حالەتە هەستی پێ دەکرێت لە نووسنگەکەمان و لە سنوورەکەمان بەگشتی ئەگەر سیرکەین لە ماوەی یەک هەفتەدا 3 کەیسی هەڕەشەکردن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەڕاستی ئەوە خۆی نیشانەیە کە ئاماژەیەکە کە ئەو حالەتانە زیاد بووە. بابەتەکان ناوشیاریە ناتێگەیشتنە کچێک لە ماڵە لە ژوورەکەی بەتەنیا هێڵی ئەنتەرنێت فریا چی چاودێریەکی لەسەر نییە یان پێچەوانەوە کوڕێک لە ماڵەوە لە ژوورەکەی خۆیەتی و ئەنتەرنێت فریا کۆمەڵک سایت و کۆمەڵک پیچ و ئەوەی شێوازی جیاواز هەیە کە بتوانن کۆنتاک بکات لەگەڵ خەڵکێک کە نەیناسی یان داوای هاوڕێیەتی لێ دەکا دەبێتە هۆی ئەوەی دواتر وردە لە ئەنجامی هاوڕێیەتی دوایی وێنە بۆ یەک دەنێردن لە دوایی وردە دەگاتە حەدیوەی حالمان هەبووە گەیشتیتەوەی خۆی بۆ ڕوود کردوێتەوە دواتریش لە ڕێی ئەو گرتە ڤیدیۆ و ئەو وێنانەوە کەسی بەرامبەر هەڕەشەیەک لێ کردووە جاری وا بۆ هەڕەشەی وی لێ کردووە کە کاری سێکسی لەگەر بکاتن هەڕەشەی پارەی لێ کردووە هەڕەشەی شتی وای لێ کردووە ئەو کەیسانە بە شێوازی خۆمان و بە نهێنی کاری لەسەر دەکەین ئەوەی کە ئەتا ئێستا کردومانە پێمان کراوە تەخسیریمان نەکردووە بەڵام بەڕاستی ئەگەر ئەهوا بڕوە لە حالەتەکان بەرەو زیاتر بڕوە کارە ساتی گەورەی بەدواوە دەبی بەراورد بە هەموو ساڵەکانی ڕابردوو ڕێژەکە زۆر زیادی کردیە. من لێرەوە لە ڕێی جەنابتانەوە بە هەموو ئەو کچ و کوڕان ڕادەگەێنم کە هەر حالەتێکی وایان توش بوو تکایە چارەسەری گونجاو دۆزنەوە بەهۆی پەیوەندیکردنیان بە ئێمەوە یان دەتوانن لە ڕێی هێڵی گەرمی 1990 کە هێڵێکی گشتی 24 کاتژمێری کراوەیە سەر بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانە لە هەر کاتێک و لە هەر ساتێک لە هەر شوێنێک تووشی حالەتەکی وابوون دەتوانن پەیوەندی بە هێڵی گەرمی 1990ەوە بکەن لە ڕێوانەوە ڕێنمایی وەرگن هاوکاری دەرونیان دەکرێت هاوکاری یاساییان دەکرێت ڕێنیشاندەریان دەبێت بۆ ئەوەی کەیسەکەی بە باشترین شێوە بەڕێوە بچێت. بەختەوەر ئەبن و دوور ئەبن لە هەموو توندوتیژیەک و گێچەڵ پێکردنێکە دیاردێتی توندوتیژی لە کۆمەلگای کوردەواریدا چەند هۆکارێکی هەیە هەڵبەتە کۆمەلگای ئێمە جیاواز نییە لە کۆمەلگاکانی تر لە ڕووی ئەوەی کە ئافرەتان تووشی توندوتیژی ئەبنەوە بەڵام هەڵبەت با بڵێن هۆکارە سەرەکیەکان کە ئەوەی لە کۆمەلگای ئێمە ڕۆئەدا ئەوەیە کە ئێمە زۆربەی ئەو توندوتیژیانەی کە جەنابەت باست کرد زۆربەی لە مەسائلی سۆشیال میدیا و ناخۆشیاری بوونە لە بەکارهێنانی ئەو میدیایەیە کە زۆر جار ئافرەتان لە نەزانینیانەوە تووشی ئەو جۆرە کێشانە ئەبنەوە کە هەڕەشەیان لەبارەوە کرێ بەوەی کە وێنەیان بڵاو بکرێتەوە یاخود پارەیان لێ وەرئەگیرێ یا ئیستیفزازەکرێن بە جۆرێک لە جۆرەکان ڕاستی ئەوەیە کە ئافرەتان یان با بڵێن ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی دیدگایەکی یەکشێوەیان نییە یعنی با بڵێن ئەو ئامرازانەی کە بۆ بەرامبەربوونەوەی ئەو توندوتیژە بەکارهێنن وەکو یەک نین یعنی هەر یەکە بە شێوازێک بیرەکاتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان گەر باسی ڕێکخراوی خۆمان بکەین ئێمە ئەمانەوەی ئەو کێشانەی کە لەو کۆمەلگایە هەن لە مۆزۆی توندوتیژیە جارێک ئەوە بڵێن کە توندوتیژی هەر ئەوە نیە ئافرەت ڕوبەڕووی ئەبێتەوە ئێستا پیاویش ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە ئەبێتەوە چونکە بار و گوزەرانەکە و حاڵەتە گشتیەکەی کۆمەلگا بە شێوازێکە کە توندوتیژی بەرهەمهێناوە ئێستا کە ئەم بەرهەمهێنانی ئەم توندوتیژیە با بڵێن ئافرەتان دوو جار بەقەد پیاوان تووشی ئەو حاڵەتە ئەبنەوە ئەگەر ناخۆی توندوتیژیەکە هەر هەیە وەکو ڕێکخراوی خۆمان ئێمە داوای دادپەروەری ئەەکەین بەڵام لەوانەیە هەندێک ڕێکخراوی تر هەیە ئەڵێ ئێمە داوای یەکسانی ئەەکەین ئێمە ئەڵێن لە دادپەروەریە یەکسانیش هەیە بەڵام بەرزێ لە یەکسانیە دادپەروەری هەبێ ئەمە خاڵێکە لە خاڵە جیاوازەکانی ڕێکخراوی ئێمە ڕێکخراوەکان دژی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەت بکرێ بەڵام لە ڕێگا چارەکانمان جیاوازە. زۆربوونەکەی دیاردەیە لە هەفتەیەکە سێ حاڵەت من ئۆڵەن سەرنجیان ڕاکێشم کە خۆشیان باشە زانەمە ئەگەری هەیە بەند دەبێت ینی
کۆتلێ بن کە خەریکیم ئیشانان وەڵ لە ڕووی دەرونی و پەروەردەیشەوە کە ڕوانگەی ئێمەیە بە حەقیقەت گرانبوونی ژیان کێشەی مەعیشەت ئەم قەزیەی کۆڕۆنا و شتە خوێندنی بە پارە هەموو ئەوانە زەخت لە خەڵکە کات کە بە هەر شێوازە بێت هەندێک کەس هەیە ئەبێ ئەو پارەی کە پێویستێتی دابینی کات مەسەلەی پارە لە ئارادایە 100% و هەروەها وە بە پێچەوانەیشەوە ئەوەشی کە پارێکی زۆری هەیە بە دوای خۆشگوزەرانی و ڕابواردن و شتاگەڕێ وەک جاران سەفەر و شتیش نەماوە گرفتە ژینگەییەکان بە گشتی بە وشکە ساڵی و کۆرۆنا و ئسترس و ئەوانەوە کە دروستیەکەن دووهەمیان ژێرخانی ئابووری و چینایەتی کە داهات بە شێوەیەکی عەداڵەت تەوزیع نابێت لە نێوان تاکەکان و گەڕەکەکانە وە سێهەمیان نەبوونی شێرخانێکی پەروەردەیی باش و هەروەها ژێرخانی تەندروستی دەرونی دەروونساغی منتال هێلس یعنی ئەمە تۆڕێکی کۆمەڵایەتی وامان نییە کە پاڵپشتی دەرونی و خەڵک بکات لە کاتی تەنگەژە و خەم و خەفەت و ئسترس و بشار والله بێ لە هەموو ئەوانە چاکسازی بکرێت ئەبێ مەسەلەی چینایەتی بخرێتە بەرچاو و وانە بێ کە فەقیر هەژار ڕۆژ بە ڕۆژ هەژارتر بێت دەوڵەمەند ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر هەروەها وەزارەتی پەروەردە و تەندروستی ئەوانە بێ پلانی تۆکمەی دەروونساغی شتیان هەبێت کە تا ئێستا هیچی وایان نیە لەو بوارە شتێکیەوە هەمان نییە ئەو هەروەها حکوومەت و چینی باڵا دەست لە کاتی ئەم قەیرانی کۆڕۆناوشتە ئەبێ زۆر زیاتر پاڵپشتی چینی هەژار و بندەستکەن و یارمەتی خێرایان بگەێنێ و نەهێڵن خەڵک قتوشی قەیرانی دەوا و دەرمان و واکسن و ترس و فشار و خەفەتی ئەم کۆڕۆناوشتەیش بێت